مامۆستا محەممەد سەید ماڵی لە تەفسیرەکەیدا هیدایەت القورئان لە مجەلەدی 8دا لە لاپەڕی 354دا یەک دیاڕی زۆر جوان دەفەرمێ الكلمة الطيبة والمعاملة الحسنة تقلب العدو صديقا. دەفەرمێ وشەی جوان کەلیمەی بۆن خۆش بڕواتان هەبێ زۆر جاوتومە قسەی وا هەیە بۆنی عەتری لێدێ بۆنی گوڵی بۆن خۆشی لێدێ. کاتێک کەسێک قسەی زبرە بەرامبەرت ڕووی گرژە دڵی پڕە لەقین و ڕق بەرامبەر بە تۆ بەڵام تۆ زمانت بەرامبەری نەرمە وشەکانت بۆنی عەتر و گوڵاوی بۆن خۆشیان لێدێ بە شێوازێکی ئەدەبی جوان بە نەرمونیانی بە تۆنێکی دەنگی خۆش دەری دەبڕی بەرامبەری ئەو وای چاوەڕێ دەکرد تۆش بە زمانی زبر بە قسەی زبر وەڵامی بدەیتەوە ئەو ڕووی گرژە بەرامبەرت چاوەڕێی ئەوەی لە نەدەکردی تۆ ئەو دەنگە خۆشت ئەو تۆنە نەرمەت ئەو وشە پڕ گوڵاو و عەترت بەرامبەری لە دەمت بێتە دەرەوە یەکسەر هەڵوێستی دەگۆڕێ. الكلمة الطيبة وشەی بۆن خۆش وشەی جوان وشەی ناسک وشەیەک پڕ لە حورمەت و ڕێز و ئەدەب کاتێککە ئەو نارە ئەو وشە جوانە لێ دەبیستێ تقلب العدو صديقا یەکسەر ئەو وشە جوانە دژمنت بۆ دەگۆڕێ بە دۆست. دووەمیان والمعاملة الحسنة هەڵوێستی جوان. عەرزم کردن جار هەیە ئەو هەڵوێستە جوانە کڕینی هەدیەیەکە کە ئەو چاوەڕێی گولەی لە تۆ دەکرد تۆ چەپکێ گوڵی لە جیاتی گول لە ئاراستە دەکەی ئەڵێ من گولەم پێ نییە من گوڵم پێیە من دیاری جوانم پێیە پێنووسێکی پێشکەشکە کتێبێکی جوانی پێشکەشکە در هەر دیارەک کە لە ئاستی ئەوا بێ و لەگەڵ ئەوا بگونجێ وەڵای یەکسەر دەبێتە دۆستت. المعاملة الحسنة پێش خۆتی کە لە ڕێگا دەرە قەیچەکە فەرموو قوربان جەنابەت پێشکەوە فەرموو تۆ پێش ئۆتۆمبیلەکە سەرکەوە فەرموو تۆ لە شوێنەکە دانیشە جەنابەت دوات فەرموو هەموو خەڵک چاوەڕێ دەکەن تۆ لە فرسەتێکە زەممی بکەی عیبێکی بدۆزیەوە کەچی تۆ چی مەدحی دەکەی. تقلب العدو صديقا دڵنیابە ئەم هەڵوێستە جوانەی تۆ ئەو وشە جوانانەی تۆ ئەو نارە بۆت دەکا بە دۆست نارەکانت دەکەن بە دۆست.